لەگەڵ هەڵکردنی ئەم ئاڵایەنە لە کەرکووک هەموو شتێک گۆڕا. خاوەنی ئاڵاکان بە تەنها خۆیان نەهاتن، بەڵکو دەرگایان بەڕووی هەزاران خێزانی عەرەب لە شارەکانی دیکەی عێراق کردوێتەوە و بەلێشاو هاتنە نێو شارەکە. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017ەوە دەواازەکانی کەرکووک بە تەواوی بەڕووی تعریبدا کرانەوە بە جۆرێک کە ئەم دەواازانە پێشووتر داخرابوون. هەندێک لە وڵاتیان دەڵێن کە هیچ گەڕەک و کوچەوبانێکی ئەم شارە نەماوە کە خێزانێکی عەرەب یاخود چەندین خێزانی عەرەب تێیدا نیشتەجێ نەبێت کە پێشووتر ئەم خێزانانە نەبینراون. سەرەتای تعریبەکە بەو شێوە بوو کە گوندە کوردەکان لە دەوروبەری شارەکە چۆڵکران لە دانیشتوانە کوردەکەی، لە شوێنی ئەوانیش عەرەبی هاوردەی تێدا نیشتەجێ کرا. مام شامیل پیاوێکی لەسەرخۆ هێمنە لە باشووری کەرکووک لە گوندی تەرجیل نیشتەجێیە. دەیان دۆنم زەویوزاری هەیە، بێپشت و پەنا و بەتەنها بەرەنگاری تعریب بۆتەوە. عەرەب هاوردەکان لە ڕێگای دادگاوە توانیویانە زەوێ کشتتوکاڵەکانی داگیر بکەن، نەکەر ئەوە بەڵکو ئێستا بە بڕیاری دادگا دەبێت 600 ملیۆن دینار قەرەبوو بدات بە عەرەبە هاوردەکان لە پای بەکارهێنانی زەویەکانی خۆی. باشە مامەخە خۆی ئەم عەرەبانە لە ساڵی چەندەوە هاتوون کێهێناوی؟ کاکە ئەم عەرەبان لە ساڵی 1972 حکوومەت هەڵسێت لە وەقاع العێراقی نەشری کرد ئەم ئەراضیانە هەمووی ئیستیلا کردیان لە کەرکووکەوە حتا قەدەرکەرم. ئەم دێهاتانە هەموو یا ئەوە قەرەلی عەرەبە یا ڕەمزە عەرەبە، عینی وەکو ئێمە ئەراضیەکان ئیستیلا کردەوە. لەیلانای ئەحیاوەیە، تەپەلیوە، بەیانویە، ئەڕوا باوایە. دوایی حکوومەت لەیرە 30 خانگی کرد، ئێمە وا بەندانەی ئەم خانگە بە فەلاحەکان تەرجیلەکەن، تۆ بە خانە بۆ عەرەبەکە. عەرەبی هاو لە خانەکە جیانی دایانیشان کەشی لە جەزیرەوە هاوردی لە دیالەوە هات لە کۆوە هات 30 عەرەبی هاوت ئەلێرە داینە ئینجا هاتیە ئەراژەکانی تەرجیع کردە بن عەرەبەکانە. قسمێکی کورد، قسمێکی داوە کوردەکان، قسمێکی داوە عەرەبەکان. کورد و عەرەب پێکەوە هینیان کرد فەلاحەتی حتا 87 قەرار تەرحیل دەرچی و هەموو کوردەکانیان ئەم دێهاتانە هیچ کاول کرد و تەرحیلیان کرد و ڕۆیدە. قسمێکی ڕۆی بۆ ڕۆمادی، قسمێکی ڕۆی بۆ سلێمانی، قسمێکی ڕۆی بۆ هەولێر حتا 2003 کوردەکان گەڕیانەوە شتات لەم سقوتی کرد. عەرەبەکان خۆیان زەویەکانیان جێ هێشتا ڕایان خۆ کەس پیان نەوت بڕۆ خۆیان ڕۆی. یەقەنا تول 2003 ڕۆیت ئەم ئەراژیە کوربا ئەم زەوە زەوی من نییە، ئەگە من 15 ساڵ تەرکی بکەم یەکی هەیە بێت بیکە ئەی زەوی هەر بە تەرکیە بێنێ یەک دۆنمی نییە لەم ئاوایە تاپۆی نەبێ، هەمووی تاپۆیە، بەس حکوومەت تاپۆی ئیلغا کرد. تیان هەیە خەڵک ڕۆمادیە، تیان هەیە خەڵک جەزیرەی تگریتە، هەیە خەڵک دیالەیە، هەیە لە مووسڵەوە هاتە، لە هەموو شارەکانەوە هاتوونەها حکوومەت هاوڕێیە. ئێستا وەڵام محافظ باڕشیانەکە محافظ هاوردیان ئارە وەڵڵا محافظ خۆی دەچوو لە تەلەڤیزیۆن وتی تەرجیل بە تەحدید، یعنی ناو تەرجیلی هاورد عەرەبەکان گەدەبەگەن بۆ تەرجیل. بڕیارەکەی بڕیار قەرار نیهایی دات ڕۆی بۆ تەلفیز على ئەساس من باغ بکەن پارەکە من بۆ بدە پیان تەعویزەکە لە بەقاوە کتابێکات ڕایان کرد. ڕایگیرە ئێتر من هەستیان قادر موارەک کەم وازم بێ هەوڵ 2 محامیتر بگرت، ئەمان هەستیان محکەمەکەیان ئیعادە کردەوە، محکەمەیان ئیعادە کردەوە. ئێستاکە داڕیان بۆ تەمیز بۆ بەقا. ئێستا لە تەمیزەوە عەجەبە لە ساڵح منەتێ لە زەت منەتێ بە دیاریکراوی بە پارە داوای چەندێک پارە وەڵڵا تەقریبان ئەمانە پێنجێت قەڵی گێزە محکەمەکەی تەواو لێوە ناڕێ بچەنە بە چواری تقریبا 600 ملیۆن داواکەن. ئەمە بڕیاری محکەمەی بۆ دەرچووە. ئەو محکەمەی بڕیاری محکەمەی
وەخت سالار قەراری دا لەسەری کە ئێستاکە وەزیرە. ڕژێمی پێشووی بەعز بۆ مەبەستی تعریب زیاتر لە 300,000 دوانمزەوی جوتیارانی کورد بە شێوەی گرێبەست داوە بە عەرەبی هاوردا. لە دوای 16 ئۆکتۆبەری 2017ەوە هاوکێشەکان بە تەواوی گۆڕان و عەرەبە هاوردەکان هاتوونەتەوە سەر زەویوزاری کوردەکان بەهۆی ئەوەی کە کێشەکە ڕێگێکی داکوتاوە و چارەسەری بنەبڕی بۆ نەکراوە جارێکی دیکە سەری هەڵدایەوە. لە دەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری 2017ەوە عەرەبی هاوردا توانیویانە لە ڕێی دادگاکانەوە دەست بە سەر 30,000 دوانمزەوی کورد بگرن و بە بڕیاری مەحکەمە ببنەوە خاوەنە و زەویانە. بەڵام کوردەکان دەڵێن کە بە پێی یاسا و بە پێی شەرعش ئێمە خاوەن زەویەکانین، ئەگەر یاساش کار بە قسەی ئێمە ناکات بە گۆڕستانەکان بکەین بە پێوەر. ئەم گۆڕستانانە ئەگەر گۆڕی یەک عەرەبی تێدا بوو ئەو کات ئێمە ئامادەین دەست لە ماڵ و موڵکی خۆمان هەڵگرین. دادگاکان هێشتا پاڵپشتی لە عەرەبە هاوردەکان دەکەن. کورد لە دوای 16 ئۆکتۆبەرەوە 30,000 دوانمزەوی کشتتوکاڵی لێزەوت کراوە و دراوە بە عەرەبە هاوردەکان. ئەم داتاوزانیاریانە لای حیزبە کوردستانیەکانیشە، بەڵام تا ئێستا لە دەرکردنی بەیاننامەی دوای کۆبنەوەکان هیچی دیکەیان پێ نەکراوە. بەڵێ ئەوە خۆی مەرسەی گەورەیە بۆ گۆڕین دیموگرافیای کەرکووک و ئەمە دژی دەستوریشە، چکەم دەستور مادەمان هەیە لەو مادەیان ئاماژە بەوەدا ناوێت بە هیچ شێوازی لە شارەکانی عێراقا هەوڵ بدرێ گۆڕینی دموگرافی بکرێ لەو ناوچانەدا بە تایبەت ناوچەی کێشە لەسەرەکان. و من ئەڵێم دایمەن ئەو عەقڵێتی لە بەغایە هەر هەمان عەقڵێتی پێش 2023ە، بەڵام ناو نیشانەکەی گۆڕاوە. جارای مە کێشەی تەنها قەویمان هەبووی، سێ کێشەی مەزەوی شاتۆتە پاڵی زۆر جێگەی داخە. لەبەر ئەوە ئێمە ئەبێ ئەوە بزانی کەوا دایمەن بەغدا لە پلانگیێڕیاتانیە دژی هەرێم و ناوچە دابڕێراوەکان لە هەرێمی کوردستان. بۆ نمونە ئێمە لە ساڵ 2005 لە کۆی نزیکەی 230 کورسی لە بەغدا ئێمە نزیکەی 70 کورسیمان هەبوو، یعنی یەک لەسەر سێ. ئێستا نزیکە 320 کورسی، ئێمە 67 کورسی. ئێنای کورسەکان ئێمە زیاد بکە، یعنی ئێمە یەک لەسەر چواریش نی ئێستا. ئەمە ئەوە ینی ئەمە بەو نەتیجە ئەگەین کەوا ئەمانە لە پلانگیێڕیانتانی ئەوان ئێوە بە یاسا وا بکەن کە دەنگانی کورد کەمکەنەوە. بەڵێ نزیکەی 30,000 خێزان هێنراوەتە ئەم شارە و فۆرمایش بۆ کراوە، پتاقی سەکەنیایش بۆ کراوە و پڵی فۆرمی زانیاری. ئەنجا نزیکەی 200,000 دەنگ زیادی کردووە لە کەرکووکە. ئایا معقوڵە 2008 تا ئێستا یخۆ بە پێی مەوالیدیش بێ ناکرێ 200,000 دەنگ ڕاستە هەموو عێراق زیادی کردووە. ئەم ماوەی 3 ساڵە ئەم دەنگە زیادی کرد لەبەرەوەی مەوە حیزبە کوردستانەکان و من لێرە پەیامی ئەدەمە سەرکردایەتی کوردستان بە سەرۆکایەتی هەرێم بە سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بێنە سەرخەت لەگەڵ حیزبە کوردستانەکان لەگەڵ هەموو سەرکردە حیزبەکانی کوردستان بێنە سەرخەت بۆ چارەسکردنی ئەم کێشە. چۆن ئەوان کاتی ئیداری کەرکووک بەدەست کوردەوە بوو داوایانەکە هەڵبژاردن کەرکووک دوا بخرێ، مش داواکەی دوا بخرێ، با دوا بخرێ، لەبەرەوە نەعەدالەتیە لێرەیە. دوو ئێمە هەوڵ بدەین ئەم یاسای هەمووای بکرێت، یاسایکی تایبەت هەیە بۆ کەرکووک لە دوای 16 ئۆکتۆبەر هەرچی ناو خراوە دەسەر تۆماری دەنگان بسڕێتەوە، هەڵدەن بسڕێتەوە. ینی هەوڵێکی وا بدەین ئەم نەعەدالەتیە نەکرێ بەرامبەر دەنگدەری کورد لە شارەکەیە. ئێمە گە بە جەنگ کەرکووک لەدەست بدەین سبەی چۆن لە 2023 و 90 کەرکووکمان بە چەند سەعات یەگردەوە ئەتوانین بیگەر خۆ پێشمەکە زۆر دوور نییە لەم شارە، ئەوە قەرە هەنجیرە، ئەوە خاڵەبازیانیە، ئەوە پردیەیە، بەڵام ئەوە کێشەکەیان بە یاسا لە دەستی بدەین و بەم ئاقارەیە بچێت دەنگدەران تۆماری دەنگدەران ئەوان خۆیان دو هەردوو پێکاتێکی دیکە داواکەن مادەی سەوسڵ جێبەجێ بکرێ ئەو سەهەر بە دەنگدەن ئەوان ئەیبنەوە کەوا باڵێن کەرکووک نەخرێت سەر هەرێمی کوردستان ئەو کات و چیەکەی لە پەرلەمانی عێراقیش ئەوە پەسەند دەکرێت ئەو ئیستیفتا ئەو ڕاپرسیە لەبەرەوە زۆر بەترسیە. ئەبێ سەرکردایەتی نوێنەرانمان لە بەغدا بە هیچ شێوازی قبولیان نەکرێ ئەم یاسایە ئاوا بڕات و بەسەر کووردا بسەپێت و دەنگدەرانمان ئێمە بەس لەوەیە قازاژمان هەیە
هەموو عێراق یەک باز نەبی عەلەقەل هەژدە بازنەبێک و جارەکانی پێشووتر کە هەژدە پارێزگایە بۆ ئاهای لێبێ پارێزەکان بریسە هەموو عێراق نزگەی 83 بازنەیە لەبەر ئەوەی بەم ئاخارە بچێگەر ئەوەی شەگەر بێتە سەرژمێری شارەکە ئەچەسپێت و لە پەرلەمانی عێراق پەسەند ئەبێ بە یاسا و کاتە لەبەرەوە زۆر مەترسیە ئەبێ سەرکردایەتی کورد لەم قۆناغای هەڵبدا تۆم پاکنووس با بڵێن پاک و پیسی تۆمای دەنگکان بکرێ لە دوای 16 ئۆکتۆبرەوە هەڵدەین تەدویلی ئەم قەزەیە بکەین یۆنامی نەتەوەی گرتوەکان کە لە مادەی 2 لە بەرگەی با ئەڵێ نەتۆی گرتوەکان یۆنامی سەرپشتیار و چاودێری هەڵبژاردنەکان و ڕاپرسیەکانەکەن لە عێراقا ێ باشە ڕاپرسیەکان تەنها مادەی 140 بۆ نایەن یۆنامی بۆ بەرکەکەی خۆیان ناسێ ئەمە لە 2009 ئەم یاسایەدا ڕێژاو نەتۆی گرتوەکان بۆ بارکی خۆیان ناسێ لەبەرەوەی مە داواکارین ئەم قەزیە تەدویل بکرێ هەڵبژاردنەکان لە کەروکە دوا بخرێ پاکنووسی با بڵێن پاکۆپیسی تۆمای دەنگکان بکرێ و لە دوای 16 ئۆکتۆبر هەرچی ناو خراو دەسەر تۆمای دەنگکان لابدرێت کورد لە کەرکووک قوربانیەکی زۆری داوە بەڵام ئەنجامەکەی ئەوەیە کە ئێستا ئاڵایەکی گەورەی عێراق لە شارەکەیە و تەنها یەک ڕنگ و یەک هێز باڵادەستن کوردیش کە نەتەوەی زۆرینەیە تەنها تەماشاکەری دۆخەکەیە شعورت چۆنە ئەم شارە ئێستا بەدەست کووردە بەدەست کورد نییە وڵاهی بەدەستی نییە هیچی بەدەست ناڵێم هیچی بەدەست نییە بەس کەمی بەدەسە ئەوها زۆری بەدەست نییە کەوا بڵین شانازی پێوە بکەین ئەو جلە کوردیە ژۆڵا من پێنج مانگونی لە دیوانەی حجز بووم حرم جلم لەبەرا بوو قەتیش لای نانەمە تا پێوەی نەمرم ئەو بەتەمایم جل کوردی دابنم لەبەرەی وەزعی کەرکوون ناخۆش بیان خۆش بێت زلی خۆمان هەر لەبەرەکەین و بەدلی ئەمە نییە ئیسە وەزعی کەرکوون بەدلی ئەمە نییە وەکو جاری چی بکرێ باشە بۆی بەدڵەکە جا بە قسەی ئێمە ئەبێ گەر بڵێن چی بکرێ ئێمە ئاڵێن پێشوەرگە بگەڕێتەوە کەرکووک و وەزع وەکو جارانی پێش ئەو وەزعی دێبێتەوە و محافظ کورد بێ و ئەمانە هەموو ئێمە داوا ئێمە ناکەین ئەمانەش کوا هەیە ئەبێت بە مەزنێک و ئەمە ڕووەدا بێتەوە جاریکە و هادە سەڵاتمان بێتەوە لە 63ەوە عەرەب بۆ کەرکووک دێنن نەکو ئێستاکە لە 63ەوە هەتا ئیساکەوە عەرەب بۆ کەرکووک دێنن ئیستا لە هەموو وەختە جیاتر دێنن یعنی هیچ سەردەمێک ئەوەندە مەبەست داگیرکردنی وڵاتەکەیە هیچی مەبەستە داگیرکاری نییە هەر ئەوەی خۆ قابلە بڵێین بۆ پیاوەتی ناگێرن ها بۆ داگیرکاری سراوەی کە هێناوێنە بۆچی هەوڵەدەن یعنی ناسنامەی کورسانیەت ئەم شارە بسەرنەوە لە کۆنەوە حەولەدەن نەگی ساکە ئەم هەوڵیان سەری گرتووە وەڵایی تەقریبەن گرتوێتی سەری گرتووە چۆن ئەی بۆ ئەوان لە کۆنەوە حەولەدەن بۆ ئازەمەی کەرکووک بسەرنەوە 4 دەور کەرکووک هەمووی کورد و دیەکان ئێستاکەەوە دیەکانیش هەروە وردەوە پاڵیان پیاوانن دەریانەکەن و خەڵک ڕاکە ئەوها بۆ سلێمانی بۆ هەولێر و ها ئەی ئەمە چی ئەمە نازنامەی سڕینەوەی کورد نییە لە کەرکووکە ها ناوەدا بەرایسە خۆبرێ ئەگەر ئێمە مۆسعما بەدڵ بێ بەدڵمان نییە وتیان ئەوە حکوومەت هات لە سەقزدی قەڵعە دەکا گەیشتە دارەمان قەڵعە دەکا لە مەلا مستەفا ڕەحمەتیان پرسیان قسەیە وتی ئەگەر ئێمە نەبین بە شت یا دەسەڵاتێکمان نەبێ دێنە بان کار و خوشتەیکەن بان هین بێخاڵ فعلا سونەبان بێخاڵش کردیان ئەگەر دەسەڵاتشمان بوو ئەو وەختە دەگۆڕێ ئیستا لێمە لێرە دەسەڵاتمان نییە یعنی چی حەلێک هەیە بڵێن وەرە ئەمە بکە چ حەلێکمان هەیە ئەگەر حەلێک هەیە تۆ بیدۆزە من بیدۆزم حەل چی هەیە کابرا محافظ پشتیوانێتی کابرا حکوومەتی عێراقی پشتیوانێتی حکوومەتی شیعەش پشتیوانێتی ئەی باشە ئێمەش لەم بێدەسەڵاتیە چۆن بتوانین ڕێگری بکەین ئیلا ئەڵڵاهومە ئێمە بێدەنگ نەبین چۆن بێدەنگ نەبین 10 ساڵ لێرە کەرکووک بەدەست کوردەوە بوو دوو قەومیەی تیا بوو نیانێشت مەجلیسی محافظەی کەرکووک بکرێ نیانێشت بکرێ لەبەرەوەی هەموو جا تێکیان دەدا بەڵام ئێمە سکوتین هەر شتێ بکەین دەنگ ناکەین با دەنگ بکەین
با ئێمەش دربین خۆ هەموو دەرناکەن دەرەوە با حکوومەتەکەشمان ضعیف بێ ئەو لە دەسەڵاتی نییە بەڵام ملەتەکەی ئێمە پێویستە بێدەنگ نەبێ مەبەستەکەم ئەمەیە ئیستا لەم وەختە ئەو حکوومەتە بەهێزە نییە ئەگەر ئێمە ئەوها بێهێزبین ئێمە شوالێ دەکەین مەبەستی من ئەوەیە خەڵکی کەرکووک کوردی کەرکووک ئەبێ خۆی دیفاع لە خۆی بکە خۆی دڕبێ خۆی هەوڵ بە نێلێ غەدری لێ نەکەن باچە لیان تێک دەین باشەکە ئەوان دەستیان بە شتێک لە ساڵحی من باچ لیان تێک دەین با دوێکمان کوردەکەی چەکە با بچین لیان تێک بدەین ئێمەش نەهێڵین هەمووی بای دوو ئەندام تورکمان نەبوو لەم شارە نەیانێش یەک جارێ مەجلیس محافەزە بکرێ یەک جارێ هەڵبژاردن بکرێ هەر شتێکیان ویست بەکەوی شوخاندیان سوڕاند ئێستا ئێمە لەو پەڕی بێدەسەڵاتی حیزبەکانمان بێدەسەڵاتە خۆمانش بێدەسەڵاتی من داوا لە ئێوە دەکەم لە ئەوان کە خەڵکە دەکەم لە خەڵکی کەرکووک دەکەم با خەڵکی کەرکووک بێدەسەڵات نەبێ خەڵکی کەرکووک با هەوڵ بە دیفاع لە خۆی بکە ئەگە هەرچەند ئەوان دەسەڵاتیان لەم کاتەیە خۆ هەرواش نابێت 50 ساڵ پێشی دەیانێت تاری بیکەن هەموو دەیانەوێت چۆڵی کردن بیبن بە خۆیان هەموو دەیانەوێت داگیری بکەن ئەگە تو ئەرزت نەما خەڵکەکە میوانە تۆ ئەگە مڵکیەتی ئەرزەکەت بە دەور کەرکووکەوە نەما مڵکیەت نەما داگیریان کرد خەڵکی لاو شار میوانە توانێت ئێستا بڕۆ لە هەولێرش عەرەب زۆرە لە سلێمانیش زۆرە میوانە لەوێ بەڵام بوونەکە دامەزراویەکە بە مڵکیەتەکەوەیە ئێمە ئەگەر مڵکیەتەکانی دەست دەرەوەی کەرکووکیان دەستمان دەرێنا ئەوەی ئێمە میوانە لێرە بە تەبیعەت خۆی دەڵ ئەمە بەبەستەکەی ئەوانە هەر ئیش بۆ ئەمەش دەکەن خۆی ڕاستەکەی پرۆسەی تعریب لە دوای 16 ئۆکتۆبەرەوە زۆر زیادی کردووە ئەگینا پێش ئەوەیش هەوڵی زۆر جدی ئەدا حکوومەت عێراقی بیکە بەرپرسە کوردەکان نەیانهێشت بەڵام ئێستا لە دوو لاوە یەکێکی کە دەور و پشتی کەرکووک ڕۆژ بە ڕۆژ دیە کوردەکان چۆڵە بێ و دی کورد عەرەب زیادە بێ ئەو خۆی لە خۆیان خەتەرە بۆ ئەمنی نەتەوەی ئێمە ئامانجەکە ئەوەیە سڕینەوەی نەتەوەی کوردە لەم شارە بۆ ئەوەی وردە ئەم شارە هیچ ئاساوارێکی کوردی پێوە نەمێنێ هەمومان ئەزانین ڕۆژە لە ڕۆژان شار مووسڵ شارێکی کوردی بەڵام ئێستا کەس باسی ناکە ئەوە ئەم پرۆسەیە بەردەوامە بێت چی کاتی ئەمانە دەسەڵاتدار بن ئەمە جێبەجێیەکەن هەنگایەک بۆیە چنە پێشەوە و حازریشە نزگەی 70 ساڵە کارەکەی لەسەری ئێستش هە بەردەوام پێدا هەرچی هەوڵێکە دراوە بۆ ڕاگررتنی تعریب نەتوانراوە سەرکەوتوو بێت چونکە ئێستا هەم هێزە سەربازیەکانی کەرکووک و هەم ئیداری شارەکەیش پاڵپشتی لە پرۆسەی تعریب دەکەن و هێز و توانای لایەنە کوردیەکانیش هێشتا نەیتوانیوە پرۆسەکە ڕابگرێت ئەوەی کە لە پەرلەمانی عێراق شەو لە ڕابردوو کراوە دەرکردنی بڕیاری ڕاگررتنی دەستێوەردانی هێزە سەربازیەکان بوو لە کێشەی زەوی وزار ئەم بڕیارە گەیشتووەتە کەرکووک بەڵام هێشتا وەک خۆی جێبەجێ نەکراوە طبعا کێشەی زەویزار کێشەیەکە هی ئەمڕۆ نییە و نیو سەدە زیاتر حکوومەتی ڕژێمی بەعس کاری لەسەر ئەمە کردووە بۆ ئەوەی ئەرز لە کورد وەرگێتوە بدرێت بە نەتەوەی عەرەب طبعا بۆ ئەمە بە دوو جۆر زەوی لە کورد سەنراوەتەوە هەندێکیان بە پێی قەراراتی مەجلیس قیادەت ثەورە و هەندێکی بە پێی قەراری ژمارە قەراراتی لجنە شؤون الشمال طبعا بۆ ئەم دوو بابەتە لە ناوچەکانی کەرکووک جیاوازە هەندێکیان بە قەراراتی مەجلیس قیادەت ثەورە ئەرز لە کورد سەنراوەتەوە دراوە بە عەرەب و هەندێکیشان بە قەرارات لجنە شؤون الشمال قەرارات لجنە شؤون الشمال تەنها پێویستی بەوە هەیە کە لە ڕێگەی مەجلیسی ویزەراوە بە قەرار هەڵبۆشێنرێتەوە ئەمە کاری لەسەر کراوە بڕیاری 29 لە ساڵی 2009ەوە دەرچووە و ئەرزەکان ئێستا گەڕێنراوەتەوە بۆ خاوەنە ئەسڵیەکانیان کە کوردن بەڵام ئەوەی کەماوە هەندێک ڕێکارە لە وەزارەتی عەدلە کە لە ڕێگەی تەسجیل عەقاری و پێویستە ئەوانە سەنەدی قانونیان بۆ بگەڕێتەوە بەڵام ئەوەی ئێمە کە کردومانە لە پەرلەمانی عێراق دوای ئەوەی قەراری مەحکەمەشی هەبێ کەسێک ئێمە تەڕیسمان کردووە سەرجەم معاملاتەکان وەستاوە هەتا لجنەی 144 تەقریرەکانی ئەگەیەنێت بە ئەندامانی پەرلەمان و دەنگ لەسەر ئەوادرێ هەندێک حاڵەتە تری مخالەفاتمان هەیە ئەم حاڵەتانە محکەمەی کەرکووک ئستینادی کردووەتە سەر معلوماتی ناڕاست کە لەلایەن
کۆنسلیەی بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکووکەوە پیان درراوە چەند کەسێکی لەم بابەتەمان هەیە کە عقد بۆ عەرەبە هاوردەکان تازە کراوەتەوە و لە کاتێکە ئەو کەسە تعویزی مادەی 140 وەرگرتووە و دوای ئەوە چوە داوایەکی تەجریل کردووە لە محکەمەی کەرکووک و داوای ئەوەی کردووە کە جارێکی تر عقدەکەی بۆ تازە بکرێتەوە و لەسەر ئەساسی ئەو معلوماتانەی کە ممەسیلی قانونی بەڕێوەبەراتی کشتتوکاڵی کەرکووک بە محکەمەی داوە عقدەکان جارێکی تر بۆیان تازە کراونەتەوە. ئێمە بە دوواداچوونمان بۆ ئەم کەیسە کردە لە ڕێگەی نەزاهەوە نووسراومان بەرز کردووەتەوە بۆ ئەوەی ئەو مخالەفاتانە ڕست بکرێن ئەوانەی کە مخالفن و مقاصرن لە دانانی معلوماتی ناڕاست بە محکەمە ئەمانە ئیجراعاتی قانونیان لەسەر بکرێن لەگەڵ کرێن لە کەرکووک بەردەوامە. طبعاً بێگومان ئەو عەرەبە هاوردەکان ئەتوانین بڵێن دەستێک هەیە ئێستا دەستێک هەیە لە پشتی ئەوەی کە سەررجەم ئەو بڕیارانەی کە دراون لە مادەی 140 جارێکی تر چ لە ڕێگەی ئەوە ئەیانەوێ بگەڕێنەوە بۆ پارێزگای کەرکووک وەکو عەرەبی هاوردە و چ لە ڕێگەی مەوزوعی کشتتوکاڵەکانی شەوە ئەفۆن زەویزاری شەوە بێ کە جارێکی تر ئەیانەوێ ئەو ئەرزانەی کە هەیان بۆیان بە عقدیان بۆ کراوە جارێکی تر وەری بگرنەوە. ئێمە بەبەردەوام بە دوواداچوونمان بۆم کەیسانە کردووە و لەناو پەرلەمانە باسی ئەوم کرد کە لیژنەیەکی نیابی تەشکیل کراوە و سەردانی مەجلیسی قەزامان کرۆ بۆی شێوازی داواکان بگۆڕدرێت چاوەڕوانی ئەوەین و داواش ئەەکەین بە زووترین کات ئەو لیژنەیە کە تەشکیل کراوە لە پەرلەمان تەقریرەکانی بگەێنێت بە دەستی سەررجەم ئەندامانی پەرلەمان بۆ ئەوی دەنگ لەسەر نەتائیجی ئەو لیژنەیە تەوسیاتی عەفوەن ئەو لیژنەیە ئەگا بەچی تەوسیاتێک دەنگی لەسەر بدرێت بۆ ئەوەی ئیترکاری پێ بکرێت لە پارێزگای کەرکووک. نزیکەی 3000 خێزانی عەرەب لە 4 ساڵی ڕابردوودا هاتوونەتە کەرکووک. بەڵگەکان دەست کوردستان 24 کەوتون. بەشێکی زۆریان کارتی نیشتەجێبوونیان بۆ کراوە و فۆرمی خۆراکیانیش گوازراوەتەوە. بەمەی ژمارەی دەنگدەران لە کەرکووک لە 800,000ەوە بۆ 1,287,000 کەس زیادی کردووە کە مەترسی گەورە لەسەر داهاتووی شارەکە و ژمارەی کورسیەکانی کورد دەبێت. چارەنووسی ئەم شارە نادیارە. دەستوری عێراق ئایندەی خستوەتە بەردەم ڕاپرسیە کە هێشتا ئەنجام نەدراوە کە بە زۆرینە و کەمینەیەک لا دەکرێتەوە. لە ئێستاوە زەنگی ئەوە لێدراوە کە ئەگەر بارودۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێت ئەوە چەند ساڵێکی کەم و ڕەنگە زۆربەی خەڵک ببینن کە کورد دەبێتە کەمینە لە بەرامبەر عەرەب و تورکمان. ئەو کات چارەنووس و ئایندەی شارەکەیش ڕەنگە بۆ هەتایە لە دەستی کورد دەربچێت.